بەنسبەتی جادەی 120 مەتری خێرای هەولێر پرۆژەیەکی زۆر گرینگە بۆ شاری هەولێر و دەوروبەری بەڵام تا ئێستا جارەکە باوڵێن لەوانەیە لە 170 زیاتری تەواو بێ تا ئێستا تەواون بۆ بەردی گەورەیان دانراوە ئاستێنجێکی گەورەی لە هەمان کاتدا بۆ شۆفێران دروست کە زۆربەی شۆفێران جاری وەیە بەرامبەر یەکتر دێن بە مخالفی دەڕۆن هێمایەکی هاتوچۆی گرنگی تێدا نابینین بۆ شاوانە هیچ گڵۆپێکی لێنە تەواو نەبووە جارەکە و ئێمە لە هەمان کاتدا جاری وێ ئەبێن بۆ عنکاو بە مخالف و سۆڕێنەوە اینجا بینەوە بۆ 120 مەتری و هیوادارین لەلایەنی پەیوەندیدار پرۆژەکە بە زووترین کات تەواو بێ و لەگەڵ ڕێژماندا. خۆی کارێکی زۆر چاکە بەڵام زۆر بە هێواشی دەڕوە یعنی خاستن لە بەمە لە بە خەتی عنکاوەی دەبی بچین لەو سەرەوە بسوڕێنەوە ئێستا خەتیمە ڕاست و ڕاستە بەڵام ئیزباریان دەبی بچین لەو سەری بسوڕێنەوە ئیزباریان یعنی تقریبا 9 کیلۆمەتر تەوا وەک دوو لە لۆمە لە هەمان ڕێژ ئەو دسترە تقریبا مەترە چیمایە چا ناکرێ 1 مەتر ئیشی 1 مەتری تێدامایە چا ناکرێت. عندك عنوانة هاي مثلا انت تلفزيوني سجل السنة ڕاستی ئەنتەرنێتێ هەند کۆرتێکردن ناکردە وەکیان بژین کو سەر پارتووکی کۆرتێکردنەکە گەلێک زۆر هەبیتگاتەوی ڕۆدای ئەو خۆندەڤۆن پارتووکێ پێلیتن و بەس بەرف ئەنتەرنێتێ بە بچیت چونکی ئەو کەسێ پارتووکێ بخۆینیتن بەس PDF خۆینیتن ئەو پارتووکێ سەر ئەنتەرنێتێ خۆینیتن دەچیت پارتووکێ دیترژی خۆینیتن ئەفتە شتێ های بەس گەلێکی کێمە. بگومان ئەمە جوواکێکی دۆچین پڕۆنیەوە هەمی مسلمانن کتێب ئاینی گەلە دەفمەتی دەفرۆتنێ نەکو ئەوە بژین کوش خڕ کتێب پتر دەفرۆتێن و چ کتێبی نوێ نەفرۆتێنە نە بەسی ئاینی ڕەوەجەوە پترە ئەکەمە کتێبێت فەلسەفێتان تێ نەفرۆتێنێ کتێبێت فێربوون و لۆ زمانە ئینگلیزی ئەڵمانی ترکی گەلە دەفمەتی نەفرۆتێنێ و ئەمشێن بژین کو کتێب بۆ دینە گەلێکم تێ دەفرۆتێنێ بەس ئەز و کەمەکتەبە ئەم تێدە شولکەن و گەل چۆپکردنەوە کتێب بۆ ئەم نۆبینی یۆ بەرەف نەبۆشی بەتیدە. والله إيران تيش منطقة تيش تركيا تيش دهوك منطقة دهوك زاخو درجة أهميته إيه منطقة بعجاننا بعجان الرشين كسكن بطيخنا هەرما یانی هێنای ما 5 جیت بەنەکە 10 جیت بەنە 15 جیت بە و تیل گلێشە نێری نە گلێشەکە ڕاتکن و هەرما تێنیژمە دوێ خۆدێ مەهێ هەنەجمە 5000 ناگرنجی کە نەژمە بە ینی کیلوات تەماتێ بدن پێسدا و دنە بڕەبعەکە خۆدێ کیلۆ وێ بدووا بە کە نەژمە شینگالیا بە